Öncelikle teşekkür ediyorum bizleri buraya davet ettiğiniz için. Rudav'a çok teşekkür ederim. Türkiye, şunu söyleyeyim, öncelikle 90'lı yıllardaki Türkiye değil artık. 2000'li yıllardan itibaren ciddi bir değişim ve dönüşüm sergilemişti. Bu değişim ve dönüşüm doğal olarak bölgeye de yansıdı. Bölgesel ilişkilere de yansıdı. Aynı zamanda küresel ilişkilere de etkisini gösterdi. Irak konusunda şunu söyleyeyim. لبابەتی عێراق دەتوانم ئەمە بڵێم کە سەرەتا ئەو قسەیە کە بولند ئەجەڤید گوتوویەتی و دوای ئەوەی کە ئەردۆغان ئەم هەنگاوانەیە ئەمانە زۆر زیان هەر وەکو گوتم تورکیا پەیوانیە کێشەی کورد هەبێ ئەو دەڵێت کێشەی تیرۆر هەیە ئەو دەڵێت کێشەم لەگەڵ کورد نییە ئەگەر بێنە سەر بابەتی عێراق بێگومان تورکیا ڕێز لە دەستور و یەکپارچەیی خاچی عێراق دەگرێت بەردەوامیش دەبێت لە ڕێزگرتن بڵێ هیچ کێشەیەکمان نەبووە لەگەڵامە ئێمە هیوادارین لە مەودووە پەیوەندیەکانی تورکیا هەم لەگەڵ باکووری عێراق هەم لەگەڵ بەغدا بە شێوەیەکی باش بڕوات ئەو هەڵبژاردنانەش کە کرا بێگومان ئەو بژاردانێکە بەڕێز نێچیروان بارزانی کردوێتی ئەمە حەز ناکەین کێشەمان هەبێت تورکیا لەگەڵ هەرێمی کوردی باکووری عێراق و بەغدا دەبینین زۆر جار هیوای خواستووە کە بە شێوەیەکی شەفاف لەگەڵ یەکدیدا پەیوەندیەکانیان پەرە پێ بدەن واتە بێگومان تورکیا نە هەولێر لە شوێنی بەغدا دادەنێ نە بەغدا لە شوێنی هەولێر دادەنێ و بێگومان هەولێر گرنجێکی خۆی هەیە لای ئێمە لە شوێنی یەکتر داناندرێن ئەمانە بێگومان عێراق وڵاتێکە پێکهاتەیەکی ئاڵۆزی هەیە لێرە تورکمانەکان پێکهاتێکی گرنگن بۆ تورکیا تورکیا تورکمانەکان بە سێیەم پێکهاتەی عێراق و دووەم پێکهاتەی هەرێمی باکووری عێراق دادەنێ ئەوەی چاوەڕێی دەکا لە عێراق تورکیا ئەوەیە کە بە دیقەتەوە بە سەرنجەوە هەنگاو بنرێن عەرەب و کورد و تورکمانەکان ڕێز لە یەکدی بنێن بە یەکتر نەشکێنن بێگومان لە ڕووی مرۆیی لە ڕووی کولتوریەوە دەبینین لێرە کە ناسنامەی جیاواز هەیە کە ناکرێت سیاسەتێک جێبەجێ بکرێت کە ئەم ناسنامانە لەبیر بکرێن و فەرامۆش بکرێن هەم بۆ عێراق هەم بۆ ناوچەکە بەڕاستی گرنگی خۆی هەیە تورکمانەکانی عێراق لێرەدا چ پەیوەندیەکان لەگەڵ بەغدا چ پەیوەندیەکان لەگەڵ هەولێر ئێمە وایان دەبین کە پێکهاتەیەکی گرنگن وەکو پردێکن لەو نێوانەدا لەلایەکی دیکەوە لە نێوان تورکیا و عێراق چ هەرێم چ بەغدا دەبینین کە پەیوەندێکی باش هەیە هەتا بەم دواییە وەزیری دەرەوەمان لە ناوچەکەدا بوو ئێمە ئارەزوومانەوەیە کە پەیوەندیەکان بە تایبەتی لە بواری ئابووری زۆر باشتر بن ئێستا خاڵی سنووری خابوور بەڵێ ئەکتیڤە بەڵام لە ئۆڤەکۆیش دەمانەوێت خاڵێکی سنووری دیکە بکەینەوە کە ئێمە لەو بڕواایە داین هەم سوودی بۆ هەرێم دەبێ هەم بۆ بەغدا لە بەرامبەریشدا ئێمە پشتیوانیەکی زۆری بازرگانانمان دەکەین لە هەردوو لە بێگومان پردە پەیوەندیەکانی کولتوری هەروەها ئابووری و کۆمەڵایەتی زۆر بەهێزن لەگەڵ عێراق لەم چەند ساڵەی دواییدا عێراق لە هەنگاوی باشی ناوە لە
بە تایبەتی ئابووریدا ئێمە هەروەکو گوتم لەو بڕوایەداین باشتر بێ و هیواخوازیشین بەڕێز چاوشۆڵو گوتی دەبێ ئەم ئاڵوگۆڕی نێوانمان بۆ 20 میلیارد دۆلار بەرز بکەینەوە بێگومان لەگەڵ هەرێم ئێمە بە تایبەتی ئەم هیوایە دەخوازین زیادبوونی ئاڵوگۆڕی بازرگانی بێگومان لەو پەیوەندیانەی کە لەگەڵ تورکیادا هەیە خاڵی ئەرێنیان تێدا هەڵدەگۆزرێت ئەمە لە کاتێکدایە کە پێشکەوتنێکی وە بۆ عێراق بەگشتیش دەبێتە شتێکی باش چاوشۆڵ و بەر لەوەی بێتە عێراق بۆ ئێران و سعودیەش بە هەمان شێوە ئەم هیوایەی خواستووە و باسی لە پێشخستنی پەیوەندی بازرگانیەکان کردووە جارێکی دیکە ڕێگەیەکی فراوانتر بکرێتەوە بۆ پەیوەندی ئابووریەکان هەروەها ڕکابەریەک لە نێوان بازرگانان و وەبەرهێنەران دروست ببێت بۆەوەی بتوانین زیاتر بەرەو پێش بڕۆین بەتایبەتی لەم ماوانە کە ئێران دەکرێت تووشی زەحمەتی بێت لەم خاڵەدا تورکیا هەم بە شێوەیەکی هەم ناوچەیی هەم ڕەهەندێکی گشتی هەنگاوی دەبێت لەگەڵ هەرێم لەگەڵ بەغدا دەکرێت هاوسەنجیەک بپارێزێت ئەو هاوسەنجیە وا دەکات کە هاوەهەنگی زیاتر لەگەڵ تورکیا بکرێت تورکیا هەروەکو گوتم ئێستا تەنیا خاڵی سنووری خابوورە ئەنقەرە دەیەوێت لێرە لە ڕێی خاڵێکی دیکەی سنووریەوە خاڵێکی سنووری دیکە بکاتەوە کە ئەمە بەڵێ بەڕای ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە یەکێک لە بابەتە گرنگەکان هەروەکو گوتان چێشەی پەکەکەیە من لێرە دەمەوێت دووبارەی بکەمەوە تورکیا هیچ کێشەیەکی لەگەڵ کورد نییە کێشەی لەگەڵ تیرۆر هەیە کێشە بنەماییەکە کێشەی پەکەکەیە داعشیش هەروەها گولەنیەکانیش ڕێکخراوی تیرۆریستین لە قۆناغی نوێدا لەگەڵ نێچیروان بارزانی لە بابەتی تیرۆر بەڵێ پێویست دەکات بۆ بەرەنگاربوون و پیرۆر هاوەهەنگی زیاترمانە بێت هەردوو وڵات زۆر گرنگی بە بەرەنگاربوونەوەی تیرۆر دەدەن پەکەکە داعش گولەنیەکان گرنگە و هیواخوازیشین بەیەکەوە تەرکیز بخەینە سەر ئەمە پەکەکە ناو بەناو کێشە بۆ پەیوەندیە دوولایەنەکان دروست دەکات ناو بەناو ئەم پەیوەندی کەم دەکاتەوە لە توانایدا هەیە ئەمە بکات لەم نێوەندەدا لە بابەتی ئەوەی کە پەیوەندیەکانمان زۆر بەرەو پێش ببین پێویستە پەکەکە لە عێراق دەربکرێتە دەرەوە من ئەمە بە خاڵێکی زۆر گرنگ دادەنێم بێگومان هەرێمی کوردی باکووری عێراق پێویستە لێرە لە بەرژەوەندی هاوبەش و بەرژەوەندی خۆشیدا حرەکەت بکات چونکە ئێمە چەند بەهایەکی هاوبەشمان هەیە ئەمە هەم لە بەرژەوەندی هەرێمی کوردی باکووری عێراق هەم لە بەرژەوەندی تورکیاشە buradaki değerlerin ön plana çıkarılması gerekiyor. پێویستە ئەمە هەڵوەستە لەسەر بکرێت لەم نێوەندەدا ئێمە بڕوامان وایە نێچیروان بارزانی کاری زۆر باش بکات لەو بڕوایدان پەیوەندیەکانیشمان بەرەو باشتر بڕوا ئەنقەرە و بەغداد بێگومان ئەو پەیوەندی ئاسایشیان زۆر مێژوویەکی دوورودرێژی هەیە بەڵام هەروەکو گوتم تورکیای نەوەت و تورکیای ئێستا جیاوازیەکی زۆر زۆریان هەیە بەڵێ هەروەکو دەزان پرۆسەی چارەسەری دەستی پێکرا تورکیا هەنگاوی باشینە بەڵام چەند
لایەنێک ئەمەیان بێگومان هەوڵی زۆریاندا بۆ تێکدانی ئەوە ئێستاش هەروەکو باسکرا عەبدوڵڵا ئۆزەلان دیدارێکی کردووە لەگەڵ پارێزەرانی بەڵێ ئەمە چێشەمان لەگەڵ ئەمانە نیە چێشەکە ئێمە تەنیا پەکەکەیە تورکیا جگە هەم لە مووسڵ و سنجاریش نیگەرانی هەیە لەوەی کە کەمپەکانی پەکەکە لەوێن و داوا دەکە ئەمانە نەمێنن تورکیا لەم بابەتەدا زۆر شەفافە و هەڵوێستەکەشی ڕوونە هەر ئەوەیە کە باسم کرد زۆر سوپاس